هەتاکو ئەم دقەیە کە ئێمە ئێستا لێرە قسە ئەکەین بەیەکەوە هیچ بڕیارێک نییە نەوەکو بۆ بڕینی هاوکاریەکان بەڵکو بۆ کەمکردنەوەی هاوکاریەکانیش ئێمە وەکو باسمان کرد هاوکاریەکان چەند جۆرێکن هاوکاریەکانی یەکەمیان ئەوەیە کە لە ڕووی ئاسمانیەوە لە کاتی پرۆسەی سەربازیەوە هاوپەیمانان پشتیوانی پرۆسەکانی هێزەکانی پێشمەرگا ئەکەنە شەڕی دژی داعش ئەوە بەردەوامە و تەنانەت لەم ڕۆژانەی پێشوو لەو شەڕانەی کە لە قەرەچۆخ کران فڕۆکەکانی هاوپەیمانان پشتیوانی هێزەکانی پێشمەرگایان کرد ئەوەیە دووەم مەسەلەی مەشق تا ئەم دقەیە بەردەوامە و لێرە مرکزێکی مەشقی هاوپەیمانان دروست کراوە لە هەرێمی کوردستان پێ ئەڵێن KTCC یعنی ناوەندی مەشقی سەربازی هاوپەیمانان بۆ هێزی پێشمەرگەی کوردستان پلانی 2018 هەیە و لەم ڕۆژانە مؤتەمەرێک ئەکا ینی کۆنفرانسێک ئەبەستین بۆ پلانی ساڵی 2019 یعنی بۆ مەشقەکانی ساڵی 2019 یعنی ئەوەش بەردەوامی هەیە ئەوە دوو سێهەم مەسەلەی ڕاوێژکاری تا ئێستا ڕاوێژکارانی زیاتر لە 13 وڵات لە هەرێمی کوردستان هەیە و ئێمە 2 هەفتە جارێک کۆبنویان لەگەڵاکەین و هیچ وڵاتێک نەیگوتووە من ڕاوێژکارەکانم ئەچێشمۆ لە هەرێمی کوردستان